ئەم حیزبە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر پەیوەندیەکانیان پەیوەندیەکی با بڵین دۆستانە یا با بڵین پەیوەندیەکی سیاسی لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش و پێگەی نێودەوڵەتی و پێگەی سیاسی و پێگەی بەهێزکردنی ئەم هەرێمە نییە لەگەڵ وڵاتانی ناوچەیی. خۆمان باشە زانین ینی دەستێوەردانی تورکیا هەتاوەکو سنووری هەولێر و دوهۆک دەستێوەردانی ئێرانیش لە سنووری سلێمانی بەزەقی لە ڕابردووە بوونی هەبووە و کاریگەری باشیشیان بەسەر هەردوو حیزبی دەسەڵاتدارەوە هەیە. ئەمە هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە بۆ ئەم حاڵەتە و حاڵەتی تریش ئەم حیزبانە هێندەی بەرژەوەندی خۆیان و پێگە و کورسی و دەسەڵات و مەرام و بەرژەوەندی تایبەتیەکان نومانەوەیان لەسەر کورسی بەلاوە گرنگە هێندە بابەتی هاوڵاتی و نیشتیمان و هەرێمی کوردستان و بابەتە نەتەوەیەکانیان بەلاوە گرنگ نییە. گەر هیچ نەبووایە ئەیانتوانی لە ڕێگەی ئەندام و دۆست و لە ئەنگرانی خۆیانەوە لە ڕێگەی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیەوە کاریگەری و فشار لەسەر شەقام دروستکەن و ئەمە تا ڕادەیە دەنگدانەوەی لەسەر ئاستی ناوچەی نێودەوڵەتی هەبێ. بەڕاستی دەکرێت بڵێن هەر لە سەرەتاوە ئەو ڕووداوی خەلیفان پارتی خۆی بەپێی ئەوەی کە باسی کرد بەپێی ڕاگەیەنرا و میدیاکانی پارتی بریتی بە لەوەی کە چەند فڕۆکەیەکی بێفڕۆکەوان چەند درۆنێکی تورکی ئەو هێزەی گەریلایان خستۆتە بۆسەوە لە بۆسەیەکە ئەوانیان پێکاوە. بەڵام قسەکە لەسەر ئەوەیە لە دوجارە یعنی گەرشیکردنەوەیکی تا ڕادەیەک بەپێی میدیاکانی پارتی خۆی بۆ بابەتەکە بکەی میدیای پارتی ئەڵێ بە درۆن لێیاون لەو هێزە. باشە گەر درۆن لێیاون لە چەند لە حەزاتێکە چۆن هێزەکانی پارتی دوایە چنە سەر ئەو هێزەی گەریلا و چەند کەسێک بە برینیاری دەستگیر دەکەن و لەگەڵ خۆیان ئەیبن و لە دوای ئەمە میدیای پەکەکە ئەگەر خۆی بەرامبەر بەوان کە خۆی ئەڵێ بەشێک لەوانی کە بە برینیاری دەستگیر کراون ئێستا شوێنەواریان نییە بوونیان نییە بزرن بێسەر و شوێنن چارەنووسیان نادیارە. گەروا وایە ئەبووە و دەستگاکانی پارتی دەستگا ئەمنەکانی پارتی تا ڕادەیەک بۆ ڕای گشتی بابەتەکەیان ئاشکرا کردە و بۆ میدیاش ئەیانتوانی بیخەنە سەر میدیا و بابەتەکە زیاتر وردەکاری بنێ. هەرچەنە بابەتێکی پەیوەندیدار بە ئەمنیە بەڵام ئەکرا زیاتر ڕوونکردنەوەی لەسەر هەبێ بۆ دەکرێت بڵێن تا ڕادەیە خۆبێبەریکردن لەو بابەتی کە پەکەکە پێی وایە پارتی بە دەستی ئەنقەست خۆی ئەو هێزی گەریلا خستۆتە بۆسەوە. لەم بابەتەیە دەکرێت بڵێن پارتی هێندەی لە چەند ساڵی ڕابردووە با بڵێن لە 30 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستانە کە هێزێکی باڵادەست بۆ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و زۆر جاریش خۆی باڵانسی هێزەکە لە بەرژەوەندی خۆی یەکلا بۆتەوانێ و لە ماوەی 15 بۆ 20 ساڵی ڕابردووە پارتی پەیوەندەکانی زیاتر بەهێزتر بۆ لەگەڵ تورکیایە و کاریگەری سیاسی و ئابووری و بەرژەوەندی پارتی لەگەڵ دەستگاکانی تورکیا بەزەقی بوونی هەبووە. ئەکرێ بڵێن پارتی هێندەی خەمی بەرژەوەندەکانی خۆی بووە هێندە خەمیمانەوە و دەسەڵات و پێگە و کورسەکەیان بووە کە ڕوون و ئاشکرایە لە کاریگەری سیاسەتی ناوچەی و بە تایبەتیش تورکیا بۆ ناوچەکە و پاراستنی ئەو پێگە و دەسەڵاتە هێندە نەیتوانیوە هەڵوێستی جدی لەسەر بابەتە نیشتیمانیەکان بابەتە نەتەوەیەکان بابەتە مرۆیەکان ئەوانی کە پەیوەندیدار بە هەرێمی کوردستان بەرژەوەندی باڵاکان قسەی خۆی بکە و قسەی جدی هەبێ کە زیاتر نیگەرانی کردوم گلەی هەیە زیاتر لە چینی نخبە و ڕۆشنبیر و ڕووناکبیر و بەناو ڕۆژنامەنووس و بەناو میدیا و بەناو ئازادیخواز و خەڵکی چالاکوان بەڕاستی لە ماوەی ڕابردووە هەڵوێستی جدیان نەبووە ئەم نخبەیە ئەم چین و توێژە با مامۆستانی زانکۆ مامۆسایانی تر هێندەی خەڵک لەم هەرێمەیە چەوسێنراوە تۆستەمی لێکراوە و بابەتی قوت و ژیان و کەرامەتی بچوو کراوەتەوانی هێندە خۆی سەرقاڵ کراوە بەم بابەتانەوە هێندە ناتوانێت لەسەر بابەتە نەتەوەیەکان هەڵوێستی جدی بکە و هەڵوێستەی هەبێ و قسەی جدی هەبێ. ئەمە لەلایەک لەلاکەی تریش ئەمە هەر بیانووە دەکرێت بڵێ پاساوێکی جدی نییە بۆ ئەوەی کە نخبەی ڕۆشنبیر ڕووناکبیر هونەرمەندان خەڵکانی تر هەڵوێستی جدیان هەبێ لەسەر ئەم بابەتە بێنە گۆڕەپانەکە هەروەکو دەبینین لە وڵاتانی پێشکەوتوو لە وڵاتانی زین و چۆن نخبە ڕۆشنبیر و ڕووناکبیر کاریگەری هەیە لەسەر شەقام ئەتوانێت شەقام بجوڵێنێ هەر دوور مەڕۆ. ئێستا ئێران چۆن دەبینین خۆپیشاندان و ناڕزایەتەکان چینی نخبەی خوێندکاران و توێژە ڕۆشنبیرەکە کردویان و پاشان خەڵکی سادە و ساکەرێتە سەر شەقام. گەرچی لە وڵاتی ئێمە خەڵکانێکی زۆر خۆی بە ڕۆشنبیر و ڕووناکبیر دەزانێت بەڵام بەداخەوە گلەی و گازندەیەکی گەورە لەسەر ئەو چین و نخبەیە هەیە کە تا ئەم ساتێک قسەی تیاکەین بێ هەڵوێستن
هەڵوێستی جدیان نییە لەسەر گۆڕەپانی سیاسی، هەڵوێستی جدیان نییە لەسەر بابەتە نیشتیمانی و نەتەوەیەکان،